تەوەریدۆمان زۆر تایبەتە باس لە دابوونەریتە جوانەکانی جەژن دەکەین لە میوانداری مامۆستایەکی قسە خۆش کە هەمیشە بە بەسەرهاتە خۆشەکانی ناسراوە ئەویش مامۆستا وشار جافەرانیە بەخێر بێ خوا مامۆستا گیان جەژن پیرۆز بێ مامۆستا جەژن پیرۆز بێ دووبارە بەخێر بێ خوا خوای گەورە جەژن لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست و یەکبێکی کارمەندەکانتان پارەگرێ ئینشاءڵڵا مامۆستا ئەوڵا بێ یەکسەر بە بەسەرهاتی خۆش دەست پێ بکەین و وەکو جەژنانێک پێشکەشی بینەرەکانمان إنشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. حمد و ثنا و پەروەردگاری میهرەبان بۆ خالقی مەخلوقات کە بە تایبەتی ئەم ساڵ ڕەمەزانێکی زۆر خۆش و پڕ لە خێر و بەرەکەت الحەمدوللا زۆر سیمامان دەبینی کە جاران ئاعیاذ بالله هەر بڕۆیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نەبوو بەڵام ئەم ساڵ حەمد و ثنا بۆ خوا لە باوشی ئیسلام و لە ناو مزگەوتەکانە دەوریان هەبوو دەوری کاریگەریشان هەبوو الحەمدولله و لە حەرەمی شەریفیش لەخوا بەزیا بێ کە بۆ یەکەم جارە ئەو ڕقەمە قیاسیە بشکێنێ تقریبا ئەو کاتێک کە ئێمە لێ بووین 7,400,000 ڤیزە لێدرا بوو لە خوای گەورە ئینشەڵڵا دڵنیا بە قبوڵیەکە بە دڵنیایە چون خوا ڕەحمان و ڕەحیمە خوای گەورە زۆر بە بەزەی و میهرەبانە بەرامبەر بە ئێمە ئەوسا کوردواری دەیوێت هەر سەرگوریسیە بگری ئینشەڵڵا خوا ناومێدی ناکە بە حەقیقەت ئینشەڵڵا ئەمە جێگەی دڵخۆشی ئێمە جێگەی سوپاسی خوایە کە خوا خۆی ئەم مانگی ڕەمەزانی کرد بە مای هیدایەت بۆ ئەو خەڵکە ڕێک دەستی قورئانەکە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس بەڕاستی ئەم ئەعجازی ئەم ئاەتەمان لە مانگی ڕەمەزانە بەدی کرد کە ئەو بوو هەزار خانمی کورد چونەوە سەر ڕۆی حیاتی دایکیان هی نەنکیان کە لە پایتەختی هەرێمی کوردستان سەرپۆشیان پۆشی ئێمە زۆر دڵی خۆش کردین زۆر ئومێدی بۆ گێڕاینەوە کە ئەو خەڵکە الحەمدولله وێڵە بە دوای حەقیقەتدا و دەوێتی حەق بدۆزێتەوە ئینشاءڵڵا بەری ڕۆژیش بە بێژنگ ناگیرێ خەڵکانێکی کە بوو زۆر بە پێچاوانە هەڵیان دەدا بەڵام سوپاس بۆ خوا ئینشاءڵڵا بەرهەمەکان بێ ئاکام دەبێ و ئەم بەرنامە جوانەی ئیسلام ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ لە تۆڕۆقیدا و لە شۆقدا بە تایبەتی لە ئەوروپا کە الحەمدولله ئەو گەنجە جوانانی خۆشمان خوا بیان پارێزە خوا مۆفەقیان کە الحەمدولله ئەوانیش مزگەوتەکانیان ئاوەدان کردو بە عیبادەت و بە خواپەرستی و بە خواناسی و چەندەها کەسمان هەبووە کە پێش ڕەمەزان حتا پێش لە منیان پرسیان هەمانە مەشروبی خواردووە ئێستا الحەمدولله بە ڕۆژوو و ئەمانە نوێژی دەکات پیان و تۆ پیانە تا چل ڕۆژ عیبادەتە قبوڵ نیەتون کرد با بە مەقسەی سەرتەنورە ئەوە بۆ یەکێکە کە مەسەڵی مسلمان بێ و حرام خوا و تووشی گوناح بێ بەڵام ئەم کە تەوباکایەتە ناو ئیسلام عەفا الله عەما سەلەف خوا لە ڕابردووی خۆشە بێ بۆیە یعنی زۆر ئێمە الحەمدولله زۆر دڵمان خۆشە و ئێوەش بەڕاستی ماندوو نەبن ئەم دەستگا ڕاگەیانانە خزمەتێکی گەورە دەکەن الحەمدولله ماڵەکانتان ڕوونان کردوتە ماڵەکانتان ئاوەدان کردوتەوە ئیتر بە تەلەڤیزیۆن و بە رادیۆ و بە پەیجەکان الحەمدولله هەمووی شکر لە خزمەتی ئیسلامدایە ئینشاءڵڵا هەر میلەتێکیش ڕوو بکاتە ئیسلام هەم لە دنیا و هەم لە قیامەت ئینشاءڵڵا بەختەوەرە بێ جا دەربارەی کۆمەڵێک کلتور و یان کۆمەڵێک دابوونەریتی جەژنانەوە لەوە دەست پێ یەکەم برادەرێک گوتی کەسێکمان هەیە بەخشرا و ناتوانین بڵین بەخشراوە زۆریش تەواو نییە خۆی کرد بە مزگەوت تاوتی ئالاچن کەڵەگە تەزلێکی شەبەستر مێشکی بڵێن وتی لە حەبەی ڕەمەزانەوە بە ڕۆژون بەس بۆی ئەڵڵاهو ئەکبەر بکەم هەر لە ئەڵڵاهو ئەکبەرەکەەوە دەستی پێ بکەین تاوەکو ئەو کۆمەڵێک شت کە یان لەم ئاخیری ئەم ئەواخی ڕۆژی جەژنەی کە هێشتا نەمان کردو با بیکەین لە دەستمان نەچێ فرسەتە چونکە هێشتا تا ئێوارە جەژنە و فرسەتی گەردن ئازایی ماوە لە یەکتری بکەین بەڵێ جا ئەوە شتێکی سیر بۆ بگەڕم ئەو کاتەکە وتیان لیژنەی بینینی مانگ لە سەرەتا دۆستێکی خۆشەویست ماوتی ئەوە مامۆساڵن لیژنەی بینینی مانگی نەبینێتم نەوتی یا ڕەبی خۆیان هەر نەیبینێتم ئەجا ئەمڕۆ نەبینە ڕاستمەی لێرە بینی ئەو تۆزە بەلا لەگەڵ ڕۆژە تۆزە بینی کزا خۆ بە ڕۆژیشە بێ سوبحانەڵڵا جا بۆ جەژنەکەش وتیان لیژنەی بینینی مانگی نەبێ کەپیان لە چاوایە بۆچی نایبینم بە جەژن ئەو بێت بۆ خۆی ڕۆژۆکەی کۆتایی پێبێنێ جا بە حەقیقەت ئەم نیعمەتی ئیسلامە نیعمەتێکی گەورەی ئینسان ئەگەلی تێگاوە لەسەر ئەو قسەی جەناب بیرکۆڵێکمان لابوو ڕۆژێ لە نوێژی بەیانیە سوبحانەڵڵا هاتە ژوورەوە بۆ مزگەوت
من يوجمان دابس وقوت بيني منه صفقه يترو خواب كان له شقيق ما تينا باش ابو يترو كابرا كودوتي بالكوليسي لا والله بدني بس حوالي كتي ما لاوش يعني خمناتو ارجع ما لاوش يعني حسن روحاني السلام عليك على حق قران ببلي حق قران والله دايبش ليبو موتم كاكا اوتي حق قران ميتم كركم او اخوان قران طبعا كان باقينا يداوي امس قوتا جايبي لي حبشيه باللي روبو يبرمبو سبحان الله بو قلت ويت القدر اخوان بس من اويك بلامو زور جرينجا سبحان الله او بو بير كولي خوي دوزيوتو عجيبه يعني كابريك على الدكتوراه هي بروفيسورم دكتوراه بروفيسور بو خوي دوزيو بير كولو بو خوي دوزيو ما حنره زور جرينجا حتى الروشي كان او برا بير كولو خوي جورا او مرد بالرحمه بي بروجو الحمد لله يعني كذهب ومزقو يصير نارشتو حتى يوارا انت جاري ابو خلقيش انا كان شرط خو معنا نيخوا اي بروجو معنا زلمك بيوتو توي بو بروجو بيرولو خوتو لسرنيه انجا خوش بيستي بروجي تونيه بيركولا كيتو سي او جوابي او بيوتو توي دامو خو بيستي مني بس من بيستي بخواي زور جرينجا ام بيركولا اي من جيجي اسفه كابري خوي بروشمجي بزانيه خوي بمثقف بزانيه خوي بتيغشتو بزانيه خوي بخنوار بزانيه خوانا دوزيتو بلام بيركولك خواب دوزيتو زور جرينجا بلامو اما يقدو ام بيركوليه من بيركوليه توانيتي خوي بناسي تكون ضلنيابا هر كسي خوي ناسي خوا ناسي قرآن فرموا في انفسكم افلا تبصرون تو اجرس ورديتو ولا خود اهتدى الصلاة عظمتي قوري خواب ودركه بلام جاء امرو فانا كاوان اميدكم خوان بدوزنو اميدكم خوان بناسن شو اگر خوان ناسي او كاتب ضلنيا وقوري خوي كشيان ودركه خوش يعني ناسو بختوري دنيا وقيامتي شبن ان شاء الله زراش مامستا لججنا كملك دابو نريتو كلتوري جوان مان هي هم لكردو هم سباز بخوي قورا لا يعني اسلامي فيروزور قرتوا هر لو انا لججنا نيجي ججن اكري وقردنا ازاي اكري دوا وسرداني كردنا دنيا ملوانشا كملك حكمة وشتي جواني تيا حسكم هم جرينجي او باسكي هم لقليشا اگر شتيكي خوش رويا به بمام بقري او لسرو قدنا ازاي برا تشيب واحد بس كتشيب واحد يتر بس الخلق اصول والسنه دوايا كقدن ازاي لخلقه ويقر حقيقي خلقي لا بيردي كادو ياكم مصبلين اقر خوانا خاصه غيبتي شي كدو ياقسيكي ناشر عباران بربيتي كبير وقدني خوي في ازاك ذاتو بولا دوسي كي زور خوش في فلان كاسه تم بحج قدم ازاك والله ازيناك يتر ايش جنيش فيها ابو حربي بشق ازاك ذاتو بشق قدن ازاك يعني اجباري حتى اقصي داشيني بيو زادتو او يكون وازدي بنا أمي تعزيه هاتسر تو أو يكون قابل أو إن شاء الله أم كابرا دلينا ربي قدنا زاga بلام تو أم نشت ناقوشة هنا وبيا قزابي. كم شهر دا قدنا زاga. وديه. مجموعة سودانية بو سموتها قدنا ما زاك وتاني غلطة كينا كي يعني شيء أبي قدنا ما زاك. والله بقصي زود ناس يجي بيوتو جاء أو براي هاد كشوبو بمراسم حج. إتر توزيع دليبيا تعقد بجري أبو معنا مش أو براي دي برسبي فلان كسبو شيء جري وتي أترسم نيم ولا حج. يعني بمري لوفاة كأمانة كشيء أمر بيدو إننا خمن نبي وتي خوا وشنو مباركنا كمان سيبونه في أبازني اللي بيري بخوا يتوبوا هذا راتي دنجا براسي أم إما شريعة الإسلام دو جشن مانية أم جشن رمضان جشن قربان فرصتي كي جوري حتى من لخطبة كي جمعة إشارة باو داوتم ملة جماهير بتهيبتي توصل لحكمة عجز أنجا فرصتي كي جوري كحكومة ألم كاتا جماهير آش كاتا وبيتو ناوباوشي جماهير مصابلين تكون براسي برا جوريتي وأنا كريتو برا بشوكا كان لي زوير بي ولي عاجز بي وبيغمري صلى الله عليه وسلم هر جنجك وهر جوانك ريزي لخوي جورة النجري وهر جوري كي بزي بشوكانيتو لآدابي بيغمر درجة لرين ما كان بيغمر لا لبرو زور أركا يعني باوكي لقال أولادك يقسناك دايكي لقال كي قسناك خوشكي لقى خوشك كي قسناك اما اللي قال ما انا اقول لحرام ليش شرعنا كل بخوا شوي كان ثلاث ساعات واظي شو قال مجموعه شيخ خريم ويس بو قنعدهم كيما وصل الحمد لله 5 صار القريه وايا ممكن تبرا خو استفاده لينا كده 5 صار شيء استفاده تو ديرو تاع شركي ابي لي ربتو خريبين اشتكينو انت وتي افريتي يعني خوا جزاي باتو لقال خوش كما وتي لبرخاتي خو انزا ريش فيك كيما لو شارع عفوي كوتي
ئەوە لەبەر خاتی خۆ مەلاوچە عەفوێن بەس بە ئافرەتە پەنجەی لێ ڕاوەشە ئەوە پێ دەڵێم ئەوە من ڕوویگیری مامۆستام و لەبەر ئەو عەفو دەکەم بەس ئەگەر بێت و دووبارەی کەیتەوە مەلەفەکەی کۆنیش هەڵێمەوە ئازار ناکەم. جا بەڕاستی ئەمە مشکلەی ئێمە کە لەم ئاەتە قورئانیە والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنين. يعني ئینسانی ئیماندار سیرم لێ دێ ئیدعای ئیمان کە ئەم دڵە پاکە ئەم دڵە جوانە ئەم دڵە بە نووری ئیمان ئاوادان بوو بێتەوە بە نووری قورئان ئاوادان بوو بێتەوە بە ذیکری خوا ئاوادان بوو بێتەوە بغزی تابێ نابێ بە حەقیقەت ئینسانی ئیماندار بە هیچ شوێ نابێ ئەو ڕێگە بە بەخۆی کە دڵی بغزی تێچێت چونکە ئینسان قورئان پێمان فەرمووە الکاظمین الغیظ والعافين عن الناس اما بلا خلق ببوري بأميدي خوا لێمان ببوري لێمان خۆش چکم ئێمە ئەگەر غەفور بین خوا غەفارە بەرامبەرمان ئەگەر ئێمە چاوپۆشی لە یەکەی خوا چاوپۆشی لە گوناحەکانمانکە زۆر خوا پێی خۆشە کە ئێمە لە یەکتری خۆش بین ئەنجا بەش ڕازی نابێ خوا گیان فەرمێ والله يحب المحسنين تۆ لەگەڵ ئەو ئینسانی کە نەفامە تۆ چاکەی لەگەڵا بکە بە چاکەکە بیمرێنە شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرموویە وەکو چۆن بڵێ ئەڵێ دوژمنەکە بە هەنگوین کوژە ادفع بالتي احسن بچاکترین شێوە ڕەدی بەرەوە بەڵام ئێمە بەداخەوە جاهیلێ دوای لێکردوین ئەڵێ ئەگەر ئەو خراپێ من خراپ ئەو بێڕەحم بوو منیش بێڕەحمەم ئەو نەها منیش ناچم ئەو تەکەبوری بوو منیش تەکەبورم هەیە ئەو دڵی ڕاق بوو من دڵم ڕاق بێ نابێ ئێمە دەبێ پێغەمبەرگیان ڕێنماییمان کە عەلەیهی سەڵام دەفەرمێن لەگەڵ ئینسانی چاکە خۆت بەراورد کە نەک لەگەڵ ئینسانێکی خراپە تۆ منافەسە بکە لە شتی باشە نەک لە شتی خراپە لەبەرەوە زۆر فرسەتە بۆ ئەو بڕوا بکە شتی وا بیسین ئێمە یعنی ژن و مێرد لە ماڵێکان قسە پێکەوە ناکەن یعنی حتا ئەگەمە لێ پەنا بەخوا ژنەکەی تەلاق داوە جیابوونەتەوە بەڵام ماڵەکە جێ نایڵێ ئێمە سیاسەتێکی تازە و بەرنامەیەکی تازێ دەڵێ لە ماڵەکە وەکو خوشکوبرا مێنینەوە بەڵام وەکو ژن و مێردی نامێنینەوە یعنی بەڕاستی ئەمە موسیبەتێکی گەورەیە پیا و ژنێک هاوسەری یەک بن مناڵێک لەمانە پەروەردە ببێ و پەروەردە وەربگرێ ئەم ژن و مێردە بێکەوە قسە نەکەن لە ماڵێکە هەڵسن و دانیشن بەڕاستی ئەمە زۆر زەحمەتە بەداخەوە جاری وا هەردووشیان نوێژ خوێن هەردووشیان مەسە بڵێن ئەهلی مزگەوتن دەی چۆنە بێ ئەم خوشکوبرایی ئێمە لەگەڵ یەکا قسە نەکەن یەکتری نەدوێنن قسە لێگەڵ بشڕن کە بۆ معلوماتی بەڕێزتان هەیە کە پێغەمبەرگیان فەرمێ ڕۆژی دووشەم پێنجشەم عەمەلی ساڵح بەزەبێتەوە بۆ لای پەروەردگار خوا فەرمێ هیچ دوو کەسم ناوێ ئەوانەی کە لەگەڵ یەکدا قسە ناکەن و بینیان نییە و دڵیان ڕقە بەرامبەر یەک ئاش نابنەوە منیش لەگەڵیان ئاش نامەوە کەواتە ئەوانەی کە هەڵگری پەیامی ئیسلامن دەبێت زۆر دڵپاک و دڵساف و دڵیان بێکیبر و بێحقد و بێغەرەز بێ ئەگەر وانە بێ بەخوا ئیسفادەیان نە لە نوێژەکە نە لە ڕۆژەکە نەکردووە جا بۆی ئەم جەژنە فرسەتێکی گەورەیە تا برادێرێکمان بوو خوای گەورە جەزای باتەوی بەخوا من گیانم بەخوا بە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان ئەمە چۆنە لەو ڕابردووە کە جەژن نییە گەردنی خۆمی پێ ئازاکەم ئەنجا بۆ جەژنی قوربانیش ئەوەی کە یەشەکەمەوە دیسان جەژنی قوربانیش گەردنی خۆمی پێ ئازاکەم ئەم دوو جەژن نەبێ من بە هیلاکەچم یعنی ئەمە ڕەحمەتێکی ئیلاهیە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتایبەتی و میلەتی کوردی ئەمە زۆر ئیستیفادەی لەم مەسائیلی جەژن کردووە مەسەڵەن بەئیتر ئەگەڕێین بە ماڵەکانەوە یەکێ لەو دروشمەی کە بەدەمانەوەیە ئەچینە هەر دەرگا هەر لە درۆ لە گەردن ئازاکە هیچ نییە وەڵام من خۆمێکیان خۆم ئەو شێ زۆر کەم بەکارێن چکم مەگەرێکی عەزیەتم دابێ ئیگنە قەت پێی ناڵێم گەردنم ئازاکە چکم کە من عەزیەتم نەدابێ پێویست ناکە داوای گەردن ئازای لێ بکەم ئەنجا یەک شتی کە بەلامەوە زۆر سەیر و سەمەرێ ئەم برایە کە داوای گەردن ئازایەکە لە چی آخر غیبەتت کرد و آخر جلێوت پێدا و ماڵت پێ ئەو بەعامەڵێ بەعامەڵێ گەردنم ئازاکە جا ئەم گەردن ئازایە شتێکی زۆر گرنگە لە لای خواگیان ئەگەر ئێمە گەردنی یەک ئازاکەین دڵنیان بخوا بەو ڕەحمان و ڕەحمی گەردنمان لە ئاگری جەهەنەم ئازاد دەکات بەڵام ئینسان ئەگەر بێڕەحم بوو بێبەزەی بوو دڵڕەق بوو ئەو کاتەش خواگیان بە شێوەیەکی کە تەعامل لەگەڵ ئەو مرۆڤانە دەکات جا بۆیە لە شاشەی تەلەڤیزیۆن ڕەنگینەکەیەوە داواکەین لەو خوشکوبرانی کە هەتاکو ئەم لەحزەش ئیستیفادەیان لەم عافاتە ئیلاهیە نەکرەوە لەم ڕەحمەتە نەکرەوە دڵیان پشۆرن دڵیان غەسلکەن دڵیان پاککەنەوە دڵیان ئاودەن بە نووری ئیمان بە ذیکری خوا بۆی گەردنی یەکتری ئازاکەن ماڵەکانمان ئاسوودەی و خۆشبەختی و کامەرانی ئینشەڵڵا تێکەوێ ماوەسا من دڵنیامەوانەی تا ئێستاکە نەچوونەتە لای یەکتر و هەروەها گەردن ئازایان لێک نەکردووە و باست کرد ئەو نایە منیش ناچم جوان فەلسەفەیەکمان هەیە ئێمە ئەڵێ لەگەڵ باشە هەرە بێ باش جوانە ئەوە لەگەڵ خراپایە بێ باش واتە هەردوو بارەکەت و هەرە بێ باش باشبی کاتە چیان پێڵی ڕەنگە ئێستا بڵێ کوڕم ئامۆساش شوێنی گەرمە قسەکە من دەجات چوون مەرحەبایی کەم جوابی نەدامەتەوە یا نەهاتۆ یا سارد بسڕە لەگەڵمان بە فەرمودەی پێغەمبەر جوابیانەی پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵام وسەلام دەرگای بەهەشت بۆ سێ کەس واڵایە یەکێ لەوانی کە نایە بۆ لای تۆ بچۆ بۆ لای ئەمە یەک دوو پێغەمبەر فەرمی خەیروهم الذی یەبدأ بالسەلام
باشترین کەسیان لاخوا ئەوەیە کە دەست پێشخەری ئاشتیە کاکە اینجا خوای رب العالمین بە پێغەمبەر وئین جەنحوا للسلم فاجنح له ئەگەر باڵی ئاشتیان بۆ ڕەتکردی کافرەکان ڕەدی مەکەرەوە جا چ جای ئەوەی کە ئێمە دوو کەسین هەڵگری پەیامی خوایە هەڵگری ئیسلامین باوەڕمان بە قیامەت هەیە باوەڕمان بە زین و بوونەوە هەیە اینجا چەند خۆشە من مەزلوم بم بەرامبەرەکەم زاڵم بێ چون بۆ من مەزلوم خۆشەویستی خوایە خۆشەویستی پێغەمبەر سەڵسەڵەم لە ناو خەڵکیشان مەرغوبە جێگەشی باشتر لە جەنمیشەوە دوورە بەڵام زاڵم خوا لەعنەتی لێکە پێغەمبەریش سەڵسەڵەم شەفاعەتی بۆ ناکا خەڵکیش ڕقێتی لێی ئەنجا جەهەنمیش جێگەیتی ئینشەڵڵا لە بەهەشتیشەوە دوورە بۆ من لە پێڕی زاڵمەکان بم بۆ دوای ئەو تەکەبوری هەیە من نیمە ئەو شەیتان لە خۆی ڕازیەکە من ڕەحمان لە خۆم ڕازیەکەم ئەو بە تەمای جەهەنمە من بە تەمای بەهەشتم ئەو گوێ حورمەت و سومع و ئەمانە ناچوون خەڵکی مرد کە تەکلیف لێکە تۆ دەست بنێ بەڕێوە دڵی لێ دێشێ عاجز دەبێت من تەکلیف لە بەڕێز بکەم بڵێم لەگەڵ فڵان کەس ئاش بەرەوە بە قسەم نەکەی بۆ من ناخۆشە بدەوەرەوە ئەمە دڵی خەڵکەشکێنێ دێجگەرەوەش کە قسە لەگەڵ خەڵک ناکات لەگەڵ ئەوانشی کە تەکلیفی لێکەن دەسەنێ بەڕووی ئاوانشەوە ئەی ناترسی خواگیانیش دەست بنێ بەڕووی تۆ لەبەرەوە بەڕاستی ئەوە زۆر کارێکی خراپە کە ئینسان ئەوە ئەنجا تۆ ئێمە نازای خێر لە چی هەیە بۆ پێش قەدەری خوا بکەم من لەگەڵی ئاشتە بمەوە ئەگەر زانیم هەر ناگونجی و بەس مەرحەبایکی لەگەڵم تێکەڵ نابم لەگەڵێ تێکەڵ نابم زانیم تەعاملی باش نییە تەسەڕوفی باش نییە لەگەڵی تێکەڵ نابم لەگەڵی مەعاملە ناکەم بەڵام مەرحەبای چێرەکەم قەتعی علاقاتی لەگەڵ ناکەم ئەم زۆر گرنگە ئەمە یەک دوو شتێکی کە زۆر گرنگە بە لای منەوە ئەوش ئەوەیە ئینسان ئێمە هەر دەپارڕێڵی خۆیان لێمان خۆش بە داوای لێ خۆشبوو لە خوا ناکەین باشە تۆ ئەگەر لە خەڵک خۆشبی ڕوود بێ لە خوا بڵێ خوای لێم خۆش بە بەڵام ئەگەر تۆ لە خەڵک خۆش نەبی چۆن لە ڕوودێ داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەی دڵنیا بە ئینسان ئەگەر غەفور بوو خوا غەفارە بەرامبەری اینجا لە کوردواری خۆشمانە من چەند جار قەدەرێکی خوا هاتووە مەسەڵەن زەلامی بەخوا برادێکمان بە ڕەحمەت بێ بە حادیسەی سیارەتی ئەچوو ئەو برادری کە بە سیارەکەی دا بێ قەزا بێ نەوەستا بوو دوای 15 ڕۆژ زەلامەکەمان دۆزی بە کوڕەکانی بە برابچووکیاتی مامۆستا تۆڵێکی تۆڵی کوڕم ئێمە هەر بووە قەترێ خوێنی ئەم پیاوە دەفتەری وەرگرین قیمەتی نیە چون تازەم برای لە کیسی ئێمە چۆ بەڵام ئێمە یەک شتی لە بەردەمانە ئەم باوکی ئێوە و برا گەورەی ئێمە چۆتە ناو قەبرەوە چۆتە ناو ڕەحمەتی خوا ئەڵێ خوایە لەبەر خاتی تۆ کە تۆ خالقمانی ئێمە لەم ماڵا بورین بە ئومێدیەوەش تۆش لە باوکی ئێمە بۆ بوری لە برا گەورەکەمان بوری بخیتە باش دیوڵای خۆ زۆر باشە ئەو دروشمەی هەڵگر بۆ خۆی کاتە من کابرا خۆ باوکی نەکوشتی سوء تەفاهمیە بووە ئەنجا من چۆن بزانم کە من پیاوێکی خام تۆ پیاوێکی چاکی بە چیا بزانین باوکە بێ لێ بردنێ بێ باوا بێ کە دڵەکە فراوان بێ و مەسەڵ بڵێن چاوپۆشی لە خەڵکی ئینشاءڵڵا بەختەوەری هەم دوین و هەم دنیا دەبێ ئینشاءڵڵا لەبەرەوە ئێمە تکاکەین چاویان ماچەکەین تەکلیفیان لێکەین لەبەر خاتی خوا ئەو کێم و بغز و حەقدە لە دڵیانە ڕادەن بە نووری ئیمانی ئینشاڵڵا دڵەکانیان ئەوەدان کرد مامۆستا وشایەکێک لەو شتانەی جەژن کە زۆر جوانە ئینسانی مسلمان گرنگی پێ بدە خۆشی وەرگرتنە لە جەژن کە خوای گەورە جەژنی هێناوە بۆی کە مسلمان دڵخۆش بێ بۆ تاعاتی ئەنجامیەوە کۆمەڵێک خۆشیە تێدا دەری ببڕێ لە سنوورەکانی شەرعا بێگومان بۆ نە دڵخۆشکردنی منداڵە کە گەورەیە تا چەندێک گرنگە ئێمە ئەم ڕۆحیەتە لەو خۆمان نازیندوو بکەینەوە ئێستا بە جۆرێک لە جۆرەکانی تر لە جەژن ئەڕوانرێ هەروەکو ڕۆژانی ئاسایی خەریکە لێ ئەکەنەوە یاخود ئەهمیەتێکی نامێنێ لە موامەرەیەکی عالەمی هەیە لەسەر مەسەلەی ئەم عورفە کۆمەڵایەتیە جوانە ئەهنێوی هێڵن چکم ئەم عورفە عورفێکی زۆر جوانە ئەم سەردانێجا ئەمە خوا زۆری پێخۆشە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆری پێخۆش حتا پێغەمبەر گیان فەرمودەیەکی دەفەرمێ مەسە بڵین خوای جەلە جەلالە فریشتەیەکێنێتە ڕێی بەڕێزت لە شێوەی مرۆڤ پرسیار لە خانم تۆ بۆ کوێچی ئەڵێ چم بۆ لا مەلاوچیار لەو چیش ئیشی پێ نەوەڵە ئەی ئەو ئیشی بە تۆ نە ئەی بۆ چیچی ئەڵێ خۆ لەبەر خواتەوە فرێدە ئێمە فریشتەی خۆیان پێشوازی بەهەشت لێکردن مژدەی بەهەشتیشت دەدەینێ ئەو خێرە گەورە یعنی ئەو ئەجرە گەورە کە من بێم بۆ لا تۆ خوا مژدەی بەهەشتم باتی ئەی بۆ نەچم بۆ نەچم من ڕۆژێک لە پرۆسەی بەناو ئەنفالەکە پێش ئەنفالەکە برادێک مەلاو پیرار بووم بە عەقڵی خۆم وابان بە باشدێت ئەم کوڕە غەریبە و لێرە با بچین سەردانیکە بڕواکە لە دەرگاماندا تۆزێ هەر نێکرد لە دەرگاماندا جای دوم نێکوتم ئەم جارە لێ دەگەن نێکرەوە ڕۆین وڵا کردیەوە بەڵام شڵا هەر نێکردایەوە کردیەوە باوێشکیا و دەستی گر بە چایەوە ئەمانە وتمان ئەوە چی
چییە خێرە وتمان وڵای هاتوین بۆ جەژنە پیرۆزیتی ئەم ئەقلێتە کۆنە لا ئێوە هەر باوی ماوە تێگەی وتوڵی ئێمە بە عەقلی خۆمانمان زایی تۆ پیاوی نەمانزایی میاوی تێگەی بەعمەلی ئەوە نایە ئێمە هاتی جەژنە پیرۆزێک غەریبی هەستمان بۆ کرد کە هەست بە نەقص نەکەی لەناو برا و خوشک و کەسوکاری خۆتای بەڵام دیارە تۆ لە کاروانی ژیان دوکەوتی خوا یارمەتی بە بگەیتەوە بۆ کاروانە بەڕاستی بە قەنەعەتی من پێغەمبەرگیان فەرمووی بە کەمی مەزانە بە کەمی مەزانە خۆشیە بخەیتە دڵی مرۆڤێک لە مرۆڤەکانەوە ئیتر بە تایبەتی ئەگەر موسڵمانیان بێ ئەوە نیعمەتە بە کەمی مەزانە ئەگەر زەردەخەنەیە بخەیتە سەر لێی موسڵمانیە بە کەمی مەزانە ئەگەر بە زەردەخەنەیەک ڕوو بکەیتە برایەکی موسڵمان یا خوشکێکی موسڵمان ئەمە نیعمەتێکی گەورەیە ئێستا من برای وامانەیەڵێ مەئموری جەهەنەمە بێ قەزا بێ سەیرێکی ئیتر یعنی ئیسلامیشی لەبەر چاو ناشیرینە بێ ئیسلامیشی لەبەر چاوکە ئەگەر شارەزای ئیسلام نەبی جا لەبەرەوە بە حەقیقەت دەبێ ئێمە ڕوومان خۆش بێ دایکە عایشە خوا لە خۆشی باوکیشی رازی بێ ئەفەرمێ هیچ کەسێکم نەدیوە بەقەد پێغەمبەر ڕووی خۆش بوو بێ دایمە دەموچاوی مژدەی بەهەشتی تیا بووە دایمە غەمڕەوێن بووە دایمە ئێمە مبەشیرات بین باش دڵی خەڵک خۆشکەین خەڵک نائومێد دەگە هەر لە حەجەتول وداعدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هەموو هەڵە و نەقسانیان پێ دەفرێت لا بەئسە ئینشاءالله لا بەئسە ئینشاءالله خەڵک بێ ئەمەل مەکە خەڵک مەڕوو خێنە ئێستا مثلا زۆر برامان هەیە بێ قەزا بن ئەتا لەم هینی جەژنا کۆمەڵێ دڵی خەڵکیان دا دەسڵەکان دڵی خەڵکیان ناخۆش کاکە گوناحتانەگەوە لەکەن دڵی خەڵک خەنە گومانەوە دڵی خەڵکە خەنە شکە ئەمە شتێکی خراپە حتا لە عیبادەتەکانە وڵا ئەوەی نێتی بەدەمهێنا هەموو ڕۆژەکەی بەتاڵەوەی نێتی بەدەمهێنا ڕۆژەکەی بەتاڵە ئەوەی سەرفتەی بە پارەدا ڕۆژەکەی ئەمانە تۆ ئەمە گوناحت دەگا بۆ نائومێدێکی بۆ بێئەمەلیەکەی بۆ دڵە جوانەکەی کرمێ دەکەی لەسەر عیبادەتەکان لەبەرەوە بەڕاستی ئەمانە بە قەناعەتی من مینبەری پێغەمبەر جێگەی دڵخۆشکردنی خەڵکە ئەوەنەی خوا باسی بەهەشت دەکا باسی ڕەحمەتی خۆی ئەوگە باسی جەهەنەم ناکە بۆ ئێمە ئەم دەرگای ڕەحمەتە لە خەڵک داخین بۆ ئەم پێغەمبەرە گیانە ئەم هەموو مژدە خۆشەی دەدا بە خەڵک ئەم دڵی ئەم خەڵکەی خۆشە کرد نائومێدی ناکردن حتا مەسەڵ بۆ لە مەسائیلە فقهیەکانە مەسەڵ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو سەحابەی بەڕێز لە ڕێگەیەکەوە هاتن مشاوەریان کرد بە وەختی نوێژ هاتووە با نوێژەکەمان بکەین ئەویش فەرمووی ئاو نییە وتی ئاو نییە بەدیلی ئاو تەیمومەکەین بەڵێ باشە تەیمومەکەیان کرد و نوێژەکەیان کرد دوای قەدەرێک ڕۆیشتن ئاو پیا بوو ئەجا وتیان دەی عوزرەکە نەماکەواتە بێت نوێژەکەمان بکەین ئیشی جاوتی بەخوا من نوێژی خۆم کردەوە ئەمانەی خۆمان ئاسایی وتیان بەخوا نایکەمەوە ئەوی کەژاتی وەڵام من نوێژەکەمان کەمەوە لەبەر عوزرەکە نەماو ئاو پیا بوو نوێژەکەم کرد دوای ئەم بەسەرهاتیان بۆ پێغەمبەرگیان گێڕەوە پێغەمبەرگیان بە کەسیان نەوت تۆ کافری و تۆ جاهەنمی و تۆ موشریکی و تۆ سەرلێشەوەی تۆ گومڕایستی وای پێنەوە فەرمووی ئەمەیان کە نوێژەکەت گێڕاوە دوو ئەجرت هەیە چونکە تۆ دوو نوێژت کردەوە ئەمەیان کە نوێژەکەی نەکرد ئیسابەی سونەتی پێغەمبەری کردەوە ئێکاتە ئیسابەی سونەتەکە باشترە ئیتر تۆ بۆ مەسە بڵێ ئەم خەڵکە نائومێدکەی ینی بە خەڵک بێئەمەلکەی خەڵک تۆ خۆ کردەوە بە مەئموری جەهەنەم بێ قەزابی خەڵکەکەی بە جەهەنما و خەڵک لە باش دوورەکەیتەوە ئەم سەراحەتە هی تۆ نییە ئەم سەراحەتە هی تۆ نیە ئێمە ظاهیرەن ئەڵێم ئەم خانمە ئافرەتێکی چاکە ئیتر باتن لاخوایە ظاهیرەن تۆڵێ مەلاوشیار پێ خراپە ئیتر باتن لاخوایە ئێمە ئیش بۆ خواکەین ئێمە عیبادەتەکان بۆ خواکەین ئەگەر کەم و کوڕێکی شەوێ بۆی ڕاستەکەینەوە نائومێدی ناکەین مەسەڵ کابرا هاتووە لە کوردستانەوە باو با پیرمان وای هێناڵێ لە ڕێی خوا مەولوی پێغەمبەرە ئەمە مشتیکە کاکە بۆی ڕاستەکەم وای نال ئەم کاکە لە ڕێی خوام عیبادەت دەکەم خێرەکەی هەدیەکەم بۆ ڕۆحانیەتی پاکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر بۆچی وای پێ بڵێم کابرا کاتۆ مەسەڵ بڵێن لە خزمەتی قورئانە قورئانەکە بەهەڵا خوێنێ پێغەمبەر گیانە فەرمووی ئەم قورئانە کە بەهەڵە دەیخوێنێ ئەمە عەمدی نییە دەوێتی فێر بێ بەڵام مسەیتر نابێ بەسەریا تەلەفوزەکانی بۆ ناکرێ مەخرەجی حرفەکانی بۆ دەرناکرێ دوو ئەجری دەستەکەوێ ئەمە لە گوناحبارە بێ ئاخر ئەمە زۆری فەرقە مەسەڵ لەگەڵ ئەوە ئینجا دوای ئەوە دائیمەن ئینسان خەڵک نائومێد نەکا خەڵک بێئەمەل نەکا هەر ئومێد بێی بە خەڵک باشە ئینجا دوای ئەوە هەر شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی دەرسم وەرگرت لە چوار لە غەیری خۆم ئەم ئۆژگاریە جوانانە فەرمی ئەم کابرایەک سەرخۆش بوو هەرا ڕۆی لەتریە بردومانە وشتم وریابە نەکەوی بە سەرخۆشەکە بەردەمت قوڕە و چاڵە ئەمانە وتی تۆ وریای خۆت بە خۆت نەکەوی من ئەگەر بیشکەمە لە کابرایەکی سەرخۆش و کەوتو ئەمانە بەڵام تۆ بکەوی ئومەتێ بە دوعاتاکەوێ ئەم ئۆژگاریە جوان غەڵەتی من لەگەڵ توا فەرقی هەیە چون من لەسەر مینبەرێکی پێغەمبەر غەڵەتکەم خەڵکە لێ ئەوە مەلاکە وای کردووە لەبەرەوە ئێمە با نەبین بە قودوەی سەیئە بە قودوەیەکی حەسەنە بین بۆ خەڵک باشترە باشە ئەنجا ئەوە یەک دوو خانوێکی و تۆ بەشپرسەی هاو لای فەرمی یا شێخ من زۆر مێر دەکەم خۆشێ زۆر ڕێزی دەکەم ئەو وانییە بۆ من ئەو ڕێزم لێ ناگرێ ماوتی خانم تۆ بۆ لە چێکردنەدا بەسەرماوتی سێرم سوڕەبێ لە شێخ حەسەن من خۆشەویستی مێر دەکەم ماش پرسەی کردم لە شکەکەم بیر چوو بیدەم بەسەرما
کەچی تۆ ئیدعایەوەکەی خوات خۆشەویستی خواوای لێ نەکردی نەزەر نەکەی لەگەڵ من تێگەی خوشکەکەم ئەوە دوو سێ ئەڵێ بە کابراکەم وتی ئیتر بەسە خراپەکاری دەواز بێنە دەبگەڕێرەوە جاوە من بە کوڕێکی ناسیا وتم بگەڕێوتی بەگەکەم شکاوتم بچۆ بۆ لافی تر بە بۆ چاکەن تێگەی بە بۆ چاکەن جا عەرزەکەم ئەمە وتی بگەڕێرەوە واز لە خراپە بێوتی یا شێخ تۆ عیلمی غەیبەت هەیە نەخێر وتی ئەی چۆن نەزانی من عاقیبەت خێر نابم چێ لە تۆ عاقیبەت شەڕ نابی شەویلا ڕازەکەیت شەویلا ڕازەکەی تۆ پێکات من نەم پێکا کەواتە ئێمە دائیمەن با ئومێدمان هەبێ خەڵک عاقیبەت بەخێر بێ لە ساڵەکانی هەشتادا خوای گەورە یارمەتیمامدا عاقیبەت بەخێر بێ برای دەی ماوەسا من خەمی خۆتم نییە تۆ تازە سەری لێ شێوەوە بەڵام خەمی ئەومە سەریش لە خەڵکە شێوێنی ئێستا سوپاس بخوا ئەوش ئاخری سەری لێ شێوە هاتە ناو ئیسلامەوە باشەوتم ئەی تۆ بە من تۆ سەر لێژەتی باشترین و پیرۆستترین ڕێبازی ئیسلامە تێگەی خوشکەشینەکەم خەڵکی بۆ لە هەشتەکانە محاسبەی ئەمێک لەسەر ئەم دینە سەر ئەم پەیامە ئێستا سوپاس بخوا خۆی بانگاواز دەکات بۆ ئەم پەیامە خەڵکی بۆ خەڵکی داوەتەکەر بۆ فاحیشە بۆ کاری ناشرین ئێستا خەڵک داوەتەکە بۆ حەرەمی شەریف ئەمە نیعمەتە لەوارە دائیمە ئێمە گومانی باش بە خەڵک بەرین باشە وانە یعنی سوء الظن کە تۆ بە منێ بی هەم خۆ گوناحتەکە هەم منیشەی بیستمە پێم ناخۆشە بەس ئەگەر حوسن زەن هەبێ بەرامبەر بە من ئەو کاتە منیشەی بیستمە هەم دڵم خۆشەکەی هەم تۆش خێرت دەسەکەی جا بۆ ئێمە گومانی خراپ بە خەڵک بەری ئەمە سێ چوار فەرمووی مناڵێک هینێکی پێ بووە چۆن ڕووناکیەکی پێوتم ئەو ڕووناکیە کە جوانە لە سوبحانەڵڵا قەدەری خۆ باە کوژاوتی بەخوا تۆش جوانە کوژانەوە ترتم هەندێک شت هەیە پێغەمبەر گیان فەرمووی هەندێک شت هەیە پەیوەندی بە تۆ نیە تەداخولی مەکە ئەوە چییە خۆن ئەوە چی لەبەرەکەن ئەوە چی ئەو جلەی بۆ کڕی ئەوە چی ئەوەی بۆ هێنای ئەوە ئەمانە ئەوە تحقیقمە تۆ حاکمی تحقیقنی شتێکت بۆ دێنن ئەمە حرامە ئەمە حەڵاڵە کاکە تۆ ئەوە نەموکەلەفی بۆ ئەم شتێک بۆ هێنای خۆی بیخۆن خۆی مشکلە من نێرەوە دڵی خەڵک کرمێ مەکە وانە گومان لە دڵی خەڵکات دژمن لەبەرەوە دائیمەن ئێمە هەوڵ بین بژدە دەربین غەمبار نەبین بە تایبەتی ئەم کوردستانی ئێمە بە مەشکوری خوا نەبێ خەفەت لە خەبەر دێ خەڵکە خەبەری ناخۆش جارێ ئەوە مۆلی پارەی مۆلی دێ ئەوە معاش نییە ئەوە نازام نەوت نییە ئەوە غاز نییە ئەوە بەنزین نییە ئەوە پارەی ئەوە نازام هەر یەکی بە یەک خەبەری خۆی هینێکی وێ قەستەرەیەکی وێ جا باشە تۆش جانوێکە لێرە بۆ داخستم چی بکەین ئەین المەفەر ئەی نابێ منفەزێکم بێ من کە ڕووی پێکەم ئەی ئەم هەموو غەمەی کە دڵی منی گرۆ چۆن بیرڕەوێنەوە چۆن ڕەوانی کرد لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە بە تایبەتی بانخوازەکان خەڵک ناومێد دەکەن یا دڵی خەڵک خۆشکەین ئەم شاشە تەلەڤیزیۆنە جوانی تۆ دەبێت ماڵەکان ڕووناکاتەوە نەک تاریکیکە هەوڵبان دائیمەن بە قسەمان خۆش بێ ڕوومان خۆش بێ قسەی خۆش دە باشتەوە هاتووە هاتووە سەیرکە ئەڵێ کابرایەکی دەسەڵاتدار خەوێکی بینیوە هاتۆ بۆ لای کابرایکی وەکو من توێتی مامۆستا خەوێکم بینەوە ئەگەر تعبیری خەوەکەم بەدڵی خۆم بۆ بکەی خەڵاتە دەکەم توێتی ئادێ فەرمووتی لە خەومە حەچی خزم و کەس و کارم هەیە هەمووی مردبوو بەس خۆم مابوومەوە وتی دەوەڵام مژدەوە لێ بێ سەری هەمویانە خۆی بۆ خۆ لە ناو هەمویان نامێنیتەوە وتی گۆرە فەلاقەی کە لەمە هەر عەقلی نییە بریان بۆ لای فەرمووتی کاکە خەوێکم بینیەوە تعبیری خەوەکەمتی ئادەی فەرموو وتی خەوەکەم لە خەومە حەچی کەس و کارم هەموو مردوو بەس خۆماوتی وەڵی خۆ خەبەرێ خۆشەتی چۆن تی تەمە درێژترین کەسی لە ناو بنەماڵەکەی خۆتی ئافەرم خەڵاتیکەن یەک معنەیە بەڵام ئەم بە قسەیکی خۆش ئەو بە قسەیکی ناخۆش جا من بۆ ئەم قسە خۆشە بۆ خەڵک نەکەم ئێستا برایەک ڕۆژێ توی وەکو مەلاو شار قسەتان خۆش بێ و مهینی خۆشکە کەچی توی ئەو بە قسەی خۆر خەڵک موسڵمانەکە ئەو بدەی باشە ئەو بە قسەی جوانیش بووی موسڵمان ناکرێت ئەی دەتوانێت تۆ بە قسەی جوان پیاو بۆ بە قسەی جوان موسڵمانی وانە لەبەرەوە بەڕاستی لە خزمەتە سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلاو شار جافەرانی لەم تۆرەی لەگەڵ مام و دەست خۆش عەزت